بڕیارەکەی حکوومەتی عێراق بۆ ئەنجامدانی سەرژمێری لە کۆتایی ساڵی داهاتوو مەترسی لای حیزبە کوردیەکان دروست کردووە بەوەی ئەو پرۆسەیە کورد لە ناوچە کێشە لەسەرەکان بکاتە کەمینە. تا ناوچە کێشە لەسەرەکان لە ژێر کۆنتڕۆڵی کورددا بوو، عێراق ئامادەی سەرژمێری نەبوو، بەڵام ئێستا کورد ئەو ناوچانەی لەدەستداوە و بەو پرۆسەیە ڕازی نییە. کاتی خۆی ئەم سەرژمێریەکە عێراقیەوە بیکە نەهاتە ژێربار بیکات، چونکە ئەوان ئەیانویست بە کورد و مەختصەریەکەی ئەم وەزعەت بکەن کە لە 16 ئۆکتۆبەر کردیان. ئێستا لە 16 ئۆکتۆبەر هەوڵ ئەدەن لەو شوێنانی کە پێیان ناوچەکان دەروی هەرێمی کوردستان ئەو کارە بکرێ. ئەگەر ئەو کارە بکرێ کوردی لێ نەماوە، نوسخۆمادۆ کوردی لێ نەماوە، 37 گوندی دەوروبەری خانەقین چۆڵی کردووە، ناو خانەقین عەرەبی تی هاتووە، ناو کەرکووک عەرەبی تی هاتووە. ئێستا بۆ ئەوان قازانجا ئەگەر بیانە سەرژمێری بکەن ئێستا لەم کاتە. گرفتی ئەمنی وای کردووە سەدان خێزان گوندەکانی ناوچە کێشە لەسەرەکان جێبهێڵن بە وتەی بەرپرسانی کورد، لە بەرامبەریشدا ژمارەیەکی زۆر عەرەبیش هێنراونەتە ئەو ناوچانە، بۆیە پێ ناچێت کورد لەم دۆخەدا سەرژمێری قبوڵ بکات. هەریکا بەرەوەوە چیە کەرکووک بەرنامەیەکەیە بۆ تعریبکردنی و لەم ساڵا بە هەزاران کەس هاتوتە ناو شاری کەرکووکەوە و بە فۆرمی خۆراکی بۆ دروست کراوە و لەو فۆرمە خۆراکە ئامادەیەکەن بۆی بەشداری بێت لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020 مانگی 4 یا مانگی 3. یعنی بۆیە ئەوە دەرەلەوە کە حکوومەتی عێراق بەرنامەی هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ تورکمانە لە داهاتووە لەگەڵ تورکمانە بتوانن بەیەکەوە زۆرینەی ئەو شارە بن و ئیترەوە مەسەلەی کەرکووک بکەوێتە بە خەتەریاتەوە. سەرباری خراپی دۆخی کورد، هێزە کوردیەکان ناکۆکن، هیچ پلانێکیان بۆ داهاتووی ناوچە کێشە لەسەرەکان پێ نییە. لە کاتێکدا عێراق بە پلان ئیش لەسەر ئەو ناوچانە دەکات و تەنانەت هێزە شیعیەکان ژمارەیە کوردیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە و بارەگەیان بۆ کردوونەتەوە. هەموو حیزبە کوردیەکان پرسیان کردمە و هام لەگەڵ کوردیشە کوردم من کە ڕۆیشتم ئەم بوومە ئەم مەکتەبە قورئانمیاندا کە قورئان خواردم و وتم یەکەم چێشتم من کوردم و قەومێتم کوردی و سونیم. ئەوان هیچ هینێکیانە هیچ مەترسی تارمان نییە لەسەر کورددا باژین بەیانی من کوردم بڵێ مەڵا بەیانی ئەگەر کورد عەرەب هجوومی کرد بۆ کورد، نە ئەوە نییە. من ئەتراف هەموو کوردستان و هەموو عێراق بە یەک دەست بە یەک چاوسەیرەکەم. دەستوری عێراق کێشەی ناوچە کێشە لەسەرەکانی پێ چارەسەر نەکرا، بۆیە پێ ناچێت پرۆسەی سەرژمێریش خێری بۆ ئەو ناوچانە تێدا بێت. بەو پێی کورد نایەوێت ئەم پرۆسەیە بیکاتە کەمینە و ببێتە بەڵگەیەکی مێژوویی بەدەست عێراقەوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.